وڵاهی سێ چوار مانگ پێشێستا نەخۆش کەتم. نەخۆشیەکان بەڵام هەندێک نیشانەی سادەم هەبوو وەکو تەنگە نەفەسی و بێتاقەتی و ئەوانە. ئازار لە مایدەم هەبوو، خەوی ناخۆشمەدی زۆر. ئیدی ڕۆژ بە ڕۆژ نیشانەکان لێم قورسترە بوو، هەتاوای لێ هات یعنی ئیشتیهای خواردنم نەما، خەوم نەما. هاتەوەی لێ هات یەک مانگ ئەمتوانی بە باشی بڕۆم وەنە قسەم پێ ئەکرا بە باشی، وەنە یعنی نە برسیم بوو وەنە تینوشمە بوو وەنە خەویشم دەهات، یعنی بەشێوەی خواردنمە خوارد کە پێی بژیم. یعنی وەزعم زۆر زۆر خراپ بوو، جاری وا هەبوو 7 ساعات 8 ساعات لەسەر یەک. قەلبم ئەلەرزی زۆر بە خەرابی، تاو لەرزم لێ بوو. چەندیش سەردانی دکتۆرم کرد، چەند فەحسوشتم کرد، یعنی الحەمدولله حتا یەک نەخۆشی بەسیطیش نەمبوو. ئازارەکەش لە قەلبم زیاد لە حەد، یعنی ئازارێکی احتیاطی نەبوو. ئیدی قسەم لەگەڵ مامۆستایەکی کردن، الحەمدولله عەقیدە پاک بوو. پێی گوتم ئەگەری هەیە کە سحرت لێ کرابی، بەڵام پێویستەکە کە ڕوقیەت لەسەر بکەین لە ئەوەی تەئکید بینەوە کە ئایا سحرە یاخود چاو نەفەسە. ئیدی هات و ڕوقیە لەسەر خوێندم، دیار بوو کە سحرم لێ کرابوو. سحرەکەش کە لێم کرابوو بە مەبەستی ئەوەی لێم کرابوو کە تووشی سەرەتانی مایدەی ببم و زەواجیش نەکەم. پاشەوەی کە سحرەکەی بەتاڵ کردەوە تقریبا 3 ساعات ڕوقیە لەسەرم خوێند، تقریبا 6 ئەو 7 ساعات زۆر هەستم بە باشی کرد. پاشەوەی کە سحرەکەی بەتاڵ کردەوە، بەڵام پاش ئەو 6-7 ساعاتەی ئازارم گرتەوە ئەو جارە بە خراپتر لە جاران، یعنی جاران چەند ئازارم هەبوو ئەو جارە بە دووقات لەسەرم. هەرچەند چوومە دکتۆر، یعنی دکتۆر ڕەمانە ڕۆم فەحز نەمانم کرد، هیچ ئیسفادەی نەبوو، یعنی هەتا یەک نەخۆشی بەسیطیش نەمبوو. مثلا دکتۆرەکان پێیانە گوتم ئەگەری هەیە ترست هەبی یان قەلەق بی، بەڵام ئازارەکە زۆر زۆر بوو لە قەلبم. ئیدی پرسیاریشم کرد، گوتی ئەگەری هەیە کەوا پاشماوەی سحرەکەی مابی لە قەلبت لێ ئازارت هەیە. ئیدیت ئەوە تقریبا مانگەکە ئەمن سحرەکە بەتاڵ بوویتەوە لە قەلبم الحەمدولله، بەڵام ئازارم هەیە هێشتا، یعنی جاری وایە ئەکەومە گۆڕانی نەتوانماتە بە باشی دەست و لاقیشم بجوڵینم، نەئەتوانم بە باشی نانی بخۆم، وەنە خەوم هەیە، زۆر خەوی ناخۆشە بینم. جا پرسیارەکەی من ئەوە بوو تەئسیری سحرەکەیە کە لەسەرم مایە یان شتێکی کێ هەر دووبارە سحرم لێ کرایتەوە، چکە وەزعم زۆر زۆر تێکەچی مامۆستا. ئامین یا رەب. پرسیارەکەی من ئەوەیە، ئایا تۆ بە حەقیقەت سحرت لێ کرا بوو کاتێک کە تۆ ڕوقی شەرعیت بۆ ئەکرا ئەبوولایتەوە لە هۆش خۆتە چویت؟ نەوەڵا بەکو لە هۆش، یعنی یەک تۆز ئاگام لە دەور و بەرم ئەمە و نامە، بەڵام هەستم پێ ئەکرد شتێک لە ناوەم قسەیەک هات، یعنی هەرچەند ئەمیس قسەی نەکەم زۆریان لێ ئەکردم هەتا قسەی بکەم. پرسیارەکە ئەوەیە، دوای ئەوەی کە تۆ باش بوویت کەس و کارت ئەوانەی کە لە دەورت بن، ئەیە نەوت کەسێک لە زاری تۆ قسەیە کرد؟ بەڵێ بەڵێ. یعنی کەسێک لە زاری تۆ قسەی کردووە؟ بەڵێ. وا بوو؟ بەڵێ. یعنی شەیاطینەکە جنەکە هاتبووە سەر زمانت قسەی کات؟ بەڵێ قسەی کردبوو، یعنی هەتا گوت بووی 2 ساڵە ساری لێکرا بە مەبەستی سەرەتانی مایدەی. باشە، کاریگەری سەحر ئەمێنیە خوشکە بە ڕێزەکەم، بەڵام پێویستی بە موجاهدەیەکی زۆر زۆر باشەیە، تەقوا و عیبادەتێکی زۆر زۆر باشێ بێت.